کە بە سەلامەتی زیاتر لە 250 کۆچبەری کورد کە زۆرینیان خەڵکی سلێمانین بە سەلامەتی گەڕانەوە هەرێمی کوردستان و شاری سلێمانی دیمەنەکان وەک لەسەر شاشەی کورسات نیوز دەیبن لەدا فرمێسکی خۆشی تێکەڵ بووە ئەماننا کە مەترسێکی زۆر لەسەر ژیانیانە بوو دوجار بە سەلامەتی گەڕانەوە بۆ چوونی زیاتری کۆچبەرەکان وەردەکرم قسە چیە لەسەروی کە بە سەلامەتی بە ئامێزی دایک و باوکت شاد بیت زۆرم پێخۆشە زۆر سپاس زی دژە تیرۆرەکەم زۆر هاوکارمان بوون بە تایبەتی هێزی دژە تیرۆر کاگلاهۆر لە سەر خەت بووە دەخۆ سەعات پەیجی کوڕانی گەل سەعات 4 شەواتونەتە سەر خەت دەنگی ئێمە گەیانەوە بە هێزە ئەمنیەکان زۆر سپاسیان دەکەین ئەمەی کە بینرێ ڕەنگ خەو نێبێ خەوێک کاتوتە دی ئێوە بە تەمای ژیانی خۆتان نەمابوون ئێستا کە دووبارەتان بۆ گەڕاوەتەوە قسەتان چی؟ وەڵاهی بڵم چی سپاس بۆ خۆیە زۆر سپاسی هێزی دژە تیرۆری شەکەین زۆر هاوکارمان بوون لە سووریا و تاکو ئێرە چیەدا گیان کە بە کەس ئانی بە بە کوڕەکەم بچبووم بۆ کوڕەکەم بە قوربانتان بم سوپاسان دەکەم سوپاس هەر کەس یارمەتی ئەمی یاوە خۆی یارمەتی بە خی گەورە سەرکوتوتان ئەم ماوەیانی زیاتر لە مانگێکا تۆ دڵت لەو پەڕی دڵە خۆ بۆدای دوو مانگە ژیانت نەما چی هەیە بۆ ئەوەی کە کوڕەکەت بە بەرچای خۆت دەبینی بە ساق و سەلام الحەمدولله الحەمدولله خوایە هەموو کەس بە کوڕی شابێتەوە خوای گیان بەزەم لاوەکە دەخینکە ئەو سوپاس بۆ خوا سوپاس بۆ خوا سوپاس بۆ چوونی زیاتری کۆچبەران وەردەگرن قسە چیە کە بە سەلامەتیەوە گەڕاونەتەوە سەلامەتی چی من نەهاتوتەوە کوڕم نەهاتوتەوە سەلامەتی دڵخۆشی چی وەڵای یەک تۆ دڵم خۆش نییە وەڵای باوکم نۆ کەسمان دابڕاون لەو جەماعەتێ نەگەڕاونەوە تا ئێستا شێک لەو کۆچبەرانی تر بە پێ و زانیارانی دەست کورساتی و سکەوتووە ئەوانش هەوڵەکەی بۆ دووبارە گەڕانەوەیان هاوشێوەی ئەم کەسانەی تر داواکاری چیە بۆی ئەوانش بە سەلامەتی بکەن زۆر زۆر سپاسی خاڵ شێخی دەکەین بەڕاستی کەسێکە شایستی هەموو شتێک خاڵە شێخ بەڕاستی کەس شتێکی بۆ خەڵکە ئەو کوردستانە چوار کەسی وای دابانی چکەمانە دەویست لە قوتابخانەی گەورە بووە قوتابخانەی هەڤاڵ مام جەلال دەستخۆشی لێ دەکەین چای ماز دەکەین ئینشاڵڵا تەمەند درێژ بێ زۆر سپاس